as a delegation from all over Europe, have come to Kurdistan aiming for peace and freedom. Politicians, academics, human rights activists, syndicalists, journalists, feminists and ecologists from over 14 countries wanted to get direct impression of the situation and stand up to end the war and destruction. With 150 people, we wanted first to meet with the members of parliament of all parties and visit non-governmental organizations in order to contribute to a dialogue between the different Kurdish political actors, to defend the fundamental rights of Kurdish people and share our reaction to the war in the region. We wanted to announce our Defend Kurdistan initiative with a declaration in the front of the UN. We wanted to visit the destroyed villages and to speak with the people who are victims of this war. Stop the Turkish occupation, demographic cleansing, instability and ethnic cleansing campaign in South Kurdistan. Stop the destruction, the exploitation of Kurdistan's nature. No complicity of international and regional powers in the Kurdish genocide. All Kurdish parties, institutions and people to take a united stance behind the guerrillas' resistance against the Turkish occupation. No to Erdogan's neo-Ottomanic expansionist project throughout the Middle East and the Mediterranean Sea. Finally, Kurdistan to be a region free from any occupation. So thank you very much. We hope to see you tomorrow at the demonstration. Thank you very much. بەیاننامەی کە بە زمانی ئینگلیزی خوێندەوە ئێستا وەرگێرانە کوردیەکەی دەخوێنینەوە. بۆ ڕای گشتی و میدیاکان ئێمە وەکو نوێنەرایەتیەک لە سەرانسەری ئەوروپا هاتووین بۆ کوردستان بۆ ئاشتی و ئازادی کۆمەڵێک سیاسی ئەکادمی چالاکی بواری مافی مرۆڤ ئەندامی سندیکایی ڕۆژنامەوان فێمینیست و ژینگەناز لە 14 وڵاتەوە دەمانەوێت ڕاستەوخۆ سەنگاندنی ئەم دۆخە بکەین کە لە کوردستاندا دەگوزارێت و بەرهەڵسی بکەین بۆ کۆتایی هێنانی جەنگ و کاولکاری. لەگەڵ 150 کەس ئێمە ویسمان لەگەڵ ئەندامانی پەرلەمانی کوردستان کۆب بینەوە لە هەموو لایەنە جیاوازەکان سەردانی ڕێکخراوە نەحکومیەکان بکەین بۆ ئەوەی دەستپێکی دیالۆگ لە نێوان بڕیاردەرە سیاسی جیاوازەکانی کوردستان بخێنە سەرڕێ بۆ بەرگریکردن لە مافە بنچینەکانی کوردستانیان و پیشاندانی کاردانەوەی خۆمان بەرامبەر بە جەنگ لە هەرێمەکەدا. لە پێناو ئەمەدا ئێمە بە پێویستمان زانی دەستپێشخەری بەرگری لە کوردستان ڕابگەیەنین بە بەیاننامەیەک لە بەردەمی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان. ئێمە ویسمان سەردانی دێهاتە ڕووخاوەکان بکەین و لەگەڵ قوربانیانی ئەم جەنگا باخادین کە سەرەتا گەشتینە هەولێر دامەزراوەکانی پارتی دیموکراتی کوردستان ڕێگریان لە نوێنەرایەتەکەمان کرد و لەسەر پێخستنی دیالۆگ لە نێوان زۆرینەی بڕیاردەرە سیاسەکانی باشووری کوردستان. ئەو ڕێکخراوانە پلانمان هەبوو سەردانیان بکەین ترسێنرا بوون بەوەی کە لە کۆبوونەوەکانیان لەگەڵ ئێمەدا بکشێنەوە. بەشێکی زۆری نوێنەرایەتەکەمان نەیتوانی بگەنە کوردستان 50 کەسیان گەڕێنرایەنەوە واتە دیپۆتکرانەوە وڵاتەکانی خۆیان و 27 کەسی تریش ڕێگریان لێکرا لە فڕۆکەخانەی دۆسڵدۆف لە وڵاتی ئەڵمانیا بۆ هاتین بۆ کوردستان. ئەم ڕێگریانە سیاسین و هیچ بنەمایەکی یاساییان نییە. با لە بیری نەکەین داگیرکاری لەشکری تورکیا پێشەرکاریەکی ئاشکرای یاسانێ دەوڵەتەکانە بێگومان ئەمە شایەنی قبولکردن نییە. ئێمە دڵتەنگین کە گەواهی دەری ئەوەین کە کۆمەلگای نێودەوڵەتی بێدەنگ و بێهەڵوێستە بەرامبەر ئەم پرسە. لە هەمان کاتدا کۆمەلگای نێودەوڵەتی هیچ کاردانەوەیەکی نییە بۆ ناچارکردنی تورکیا بە پابەتبوون بە یاسانێ دەوڵەتی و مافەکانی مرۆڤ. لە کۆتاییدا سوپاسان دەکەین و هیوادارین لە ڕێپێوانێک کە سبەی بەنیازین ئەنجامی بدەین هەمووتان بەشداری بکەن لەگەڵ ئێمەدا. About who we are representing here, we will answer in this way, and we are really honest to say this. We are not representing any Kurdish party or movement. We're not here to stay against any Kurdish ones, any Kurdish groups. لە وەڵامی ئەو پرسیارەی کە ئێمە سەر بە چ لایەنێکین ئێمە دەمانەوێت دڵنیاییەوە بدەین کە سەر بە هیچ پارت و لایەنێکی سیاسی کوردی نین وەکو سەربەخۆ کار دەکەنەمان. As international delegation who
spread out our declaration 2 days before, you can see the first signatures were from more than 251 organizations and single persons from more than from 6 continents. So you see, we are so diverse. We are not representing one. We are a really diverse group, and our aim is only to support the peace process, to support dialogue, and to offer our support here to the people. لە بەیاننامەکەماندا دەیبینن کە زیاد لە 200 واژۆی تێدایە هی چەندین ڕێکخراوی نێودەوڵەتی لە هەر شەش قارەکانی جیهاندا بۆیە ئەمە دەیسەلمێنێ کە ئێمە لە تەواوی جیهاندا کار دەکەین و سەر بە هیچ لایەنێکی دیاریکراونین و کارکردنیشمان بۆ برەودانە بە ئاشتی لە کوردستاندا و لە تەواوی جیهاندا.